ئەمڕۆ ناوەندی حەوت ڕەنگە پێشەنگەیەکی هاوبەشی بۆ 16 نیگارکێش لە شارەکانی سلێمانی و هەولێر و ڕانیا لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە ساز کرد. زۆر بەڕێز ئاراز حەسەن شێوەکار لە ئەستودی کورسات مەگەزین میوانمە و قسە و باسی زیاتر دەربارەی پێشەنگاکەکەین. بەخێرهاتی کاک ئاراز. زۆر سپاس. ئەم پێشەنگایە چۆن بوو و چۆن 16 شێوەکاری بە ئەزمون لە پێشانگایەکی هاوبەشا کۆبوونەوە. من وەکو شێوەکارێک بەڕاستی زۆر سپاسی ناوەندی حەوڕەنگەکەم کە ماوەی لەمەوە پێشتر بانگەوازێکی بۆ کرد بەڕاستی هەم لە فەیسبوک و لە پێیجەکانی ترا بەڕاستی داوا کرد کەوا هونەرمەندان بەشداری ئەو پێشنگا ئاویە بکەن. منیش وەکو خۆم بەڕاستی وەکو هونەرمەندێکە لە ساڵەکانی با بڵێن 85 بۆ 86 کە یەکەم مۆژبەی پەیمانگەی هونەر جوانەکانم تاو کردبووم لەگەڵ ئەو چەند بەڕێزیشترا بەڕاستی بە خۆشحاڵ بووم کە توانیمان بەڕاستی لە پێشگای بەشداری کە ئەو 16 هونەرمەندەمە بەخۆشحاڵتر بووم کە بەڕاستی هونەرمەندی تریشمان هەبوو زیاترمان هەبوو ئەوانش بەشداریان کردای بەڵام هۆکاری خۆیانە بێ هەبێت و لەوانەیە بۆیە نانتووا بێ بەڕاستی بەشداری پێشنگاکە بکەن. بەڵام زۆر سپاسی ئەو ناوەندی حەوڕەنگەیە کە بەڕاستی کە توانی ئەم پێشنگایە بکاتەوانێ کۆمەڵێک هونەرمەند لەخۆ بگرێت هونەرمەندی شێوەکاری بە ئەزمون کە توانیان لەو پێشنگای بەشداری بکەن بەکاری جیاواز و بەکاری جوان لە کاری ئاویە. مەبەستان لە ڕەنگی ئاوی مەبەستان پێشانگاکەیە شێوازی بەکارهێنانی ڕەنگی ئاویە بەڕاستی بەڵێ مەبەستان لەوە چێ بۆچی تایبەتان کرد. بەڕاستی ڕەنگی ئاوی تایبەتمەندێکی خۆی هەیە لە وێنە کێشانە کە ئەویش بەڕاستی ئەگرێتەوە بۆ سەیقەیەکی تایبەتی خۆی بێ توانایەکی لێ هاتوویەتیش تایبەتت هەبێ بۆی بتوانێت بەڕاستی کاری ئاوی بکەیت. لەبەری وەکو کاری وەکو ڕۆنی وەکو مەسەن کاری گواش و یان مەسەن بەشەکانی تری نییە کە بتوانی کاری دەکەی بەڵام ئەوەش هۆکارێشتی خۆی هەیە بەڕاستەکەی ئەتوانی ڕەنگی زیاتر بەکاربێنی و شەفافترە و دوای ئەوە ڕەنگێکی وایە کە بتوانیت ئارزومەندێتی زیاتر تیا بەکاربێنی بۆی کە بتوانێت شەکە جوان دەرچێت. زۆر باشە. هەمووتان لەژێر یەک ناوە کە ئەویش ڕەنگی ئاویە کۆمەڵێک شێوەکاری بە ئەزمون بێگومان دڵنیام لەوەی کە چەندین با بڵین تابلۆی ناوازە و قەشەنگ نمایش کراوە لەناو ئەو پێشانگایەدا. شێوەکارەکانی تر بە هەمان شێوە هەمووتان یەک یەک مەسجتان هەبێ بۆ ئەوەی کە کارەکانتانی تیان نمایش بکەن یاخود هەر کەسە بە شێوازی خۆی یاخود مەرجنێ کارەکان نوێ بوو بن کە لەم پێشانگایە نمایش بکرێت. بەڕاستی بڵێ پرسیارەکە زۆر جوان لێرانەیە کە ڕاستی من کرد ئەوە پێشتریش بەڕاستی ئەوە لە ناوەندی حەوڕەنگە کە بەشداری پێڕاگەیاندی کە بڵاوی کردبووانە کە نابێ ئەم تابلۆیە نمایش کرابێ پێشتر ئەوە هەروەها ئەمە کاریش تازە بێت و تازە ینی بەرهەم هات بێت کە بۆ لەلایەن ئەو هونەرمەندەوانی کە باری ئەم پێشنگای پێ بکەین لێرانێ بەڵێ بە ستایلی جیاوازی مەسەن هەر کەسە بە ستایلی تایبەتی خۆی بەشداری تیا کردووە و هەرێکە بە شێوازی تایبەتی خۆی تعبیر دەربڕینی تعبیری ینی بۆ چوونی خۆی هەبووە لەسەر بابەتێکی کەدای ڕشتۆ لە وێنەکەیە. ینی بەڕاستی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەەوە ئەو لە حەوڕەنگەیە کە باسی ئەوەیەکی کە باس ناوەندەکە ئەو هێناوەتە پێشوانێ ئەزمونێکی نوێیە بڵێ پێشتر کراوە بڵێ پێشگای تریش کرا بەڵام خۆشحاڵ بووم کە بەڕاستی لەگەڵ ئەم بۆ 16 هونەرمەندێک کە بەیەکەوە بووین پێشنگایی کە کراوەتوان. زۆر باشە. بێگومان پێشانگاکە بە تەنها شێوەکارانی شاری سلێمانی نییە بەڵکو شارەکانی هەولێر و شاری ڕانیا شار ئەمە بوو یەکەم جارە ئێوە 16 هونەرمەندی شێوەکاری بە ئەزمون لێک پێشانگایە کۆکاتەوە. بەڵێ وڵا ئەمەوەکو یەکەم جار بەڵێ کۆکراوەتوانێت بەس خۆشحاڵ بووم کە زیاتریش بەڕاستی شارەکانی تریش هونەرمەندی و ئەزمونی تیا بوو کە بەشداری تیاب کردای بەڵام خۆشحاڵ بووم بەڕاستی وەکو شاری هەولێری خۆشەویست و دوای شاری ڕانیا کە بەشداران تیا کردەوە هونەرمەندە بەڕێزانە ئەوەش کارێکی باش بۆ بەڕاستی وەکو هونەرمەندی شێوەکارەکان کە توانیمان لە پێشنگایە بەشداری بکەین. زۆر باشە. بێگومان لەناو ئەم پێشانگایە وەکو ئاماژەشم پێکرد چەندین تابلۆی ناوازدا کە بوو یەکەم جارە نمایشەکرێت. دواتر ڕەنگە ماوەی 2 ڕۆژ پێشانگاکە بەردەوام بێ و دواتر ئەم تابلۆیانە با بڵێن چیتر نابینرێنەوە هیچ شوێنێک هەیە بۆ ئەوەی کە جارێکی تر بتوانن ئەو تابلۆیانە لە جێگایەکی تری یاخود هیچ وبسایتێک شوێنێک هەیە کە تابلۆکانی تیان نمایش بکرێتەوە. بەڕاستی من خۆشحاڵم بۆی کە
شوێنێک هەبێت ینی تایبەتمەندێکی خۆی بدرێ بەم تابلۆیانە بەڕاستی بێژگە لەوانی کە ئێستا بە ڕەنگی ئاوی بەکاراتەوە ڕەنگەکانی تریش بەسەرم با بڵێن و ڕۆنی و دوایەوە تابلۆی تریشمان هەیە بەڕاستی و هونەرمەندەکانی تر لەوانەیە تابلۆکانی هەمووی لە ماڵەوە دانابێت بەڵام شوێنێک هەبێت کەوا تیان نمایش کرد و بەردەوام بێتە و دوای لەوانەیە سوودێش بێنێ بۆ هونەرمەندەکە خۆی یانێکی زۆر کەسەوی بەڕاستی ئەو تابلویانە ببینێت و حەز و ئارەزوی لەسەر تابلوانە و هەم دیسان لەوانەیە دەستگیریەکی هونەرمەندەکەی تیابێت بەڕاستی ئەمە هۆکارێکە من خۆشحاڵم ینی ناوەند دێگە و سەناوەندی حەوڕەنگار خۆی جێگای تایبەتی هەبێ بۆی بتوانێت ئەو تابلۆنەی تیا نمایش بکاتەوە یان بەردەوام بێت تابلۆکان. ئێوە خۆتان وەکو شێوەکاران تا ئێستا کارتان بۆ ئەوە نەکردووە کە شوێنێک یاخود ئەگەر شوێنیش نەبێت لە سوشال میدیا پیجێکی تایبەت یاخود وبسایتێکی تایبەتان هەبێ بۆ نمایشکردنی کارەکان و کارەکان نرخیشی لەسەر بێت چونکە زۆر جار بیستمانە کە خەڵک ئەڵێن ئێمە بۆیە تابلوی کۆپی ئەکڕین لەبەروی کە تابلۆی شێوەکارانی کوردمان دەست ناکەوێت نازانین لەکوێ بیان بینین یاخود بیان کڕین یاخود نرخەکانیان بزانین. ڕاستە وەڵام من خوازیارم بەڕاستێک و پێشتر باسم کرد پێویستە بەڕاستی ناوەندێکی تایبەتی هەبێ بەڕاستی بۆ تابلۆیانە و نرخیشیان تیادا بندرێت لەوانەیە ئەو کەسێک کە ئەیکڕێت یان مەسەرەن ئارزومەندە بۆی کە تابلۆیەکی هونەرمەندی شێوەکارێکی کورد بکرێت بەڕاستیانەوە تێش ئەچێت لە بازارە تابلۆیەکەکرێت تەبعکراوەتیانە من هونەرمەندێکی تەبعکراوە مەسەنی دەرەوەی کوردستانە بەڕاستی ئەوانەی خۆمان لەوانەیە زۆر جوانتر و زۆر کاری نەوازەتری تیابێت بەڕاستێکی من پێم خۆشە بەڕاستێک و شوێنێکی دیاریکراوە هەبێت بۆ ئەوەی کە بتوانین تابلۆکانی ئێمەتیانە ماش بێت و دوای ئەوەش بێتە داهاتێک بۆ ئەو هونەرمەندە. زۆر ڕاستە لە ناو پێشانگاکەدا هونەرمەندان بەس بە تابلۆ بەشداریان کرد یاخود کاری سیرامیکیشی تیا بوو بەس تەنها ئاوی بوو بەستەنها تابلۆی ئاوی بوو بەڵێ تا تەنها بە ئاوی بوو بەڵێ بۆ یەکەم جارە پێشانگەی لەم شێوەیە ساز ئەکرێت بۆ وەکو بەڵەت دەستەیەکی کە بەکە بێکەوە شانزە هونەرمەند کە بەشداری تیا کردو پێشتر لەوانەیە بەڕێزان هونەرمەندەکانی ترمان شێوەکارەکانی ترمە لەوانەیە دوو یان سێسەیان بە تایبەت پێشنگای ئاویان کرد بێتوانێت بەڵام لەوانێت چەند تابلۆیەکی ئاویان تیا بەشداری تیا کرد بێت شەتی کەمە باسی ئاویەکەین لەوانەیە ئاوی بەس ڕەنگی تایبەت بە ئاوی خۆی بێت یعنی کە بەشداریتەکە بەڵام ئەم جاریان بەڕاستی ئەم پێشنگایە کە شانزە هونەرمەند بەشداری تیا کردو کارەکان هەمووی ئاوی بووە ینی کاری تریتیانە بە بەڕاستێک و مەسەرەن ڕۆنی مەسەرەن با بڵێن وەکو ئەبستراگیان لە هەر لە بابەتەکانی تریان بەشەکانی تری هونەرەکان تیا بێتوانێن ئیشی سکێچیان مەسەرەن با بڵێن گواشیان ئەمانەی تیا بەکارهێنراون داخرێتە نابەستەنای پێشنگایەکی ئاوی بوو. بەڵێ بێگومان بەریەککەوتنی ئەم کۆمەڵە لە هونەرمەندانی شێوەکار کە هەریەکەیان بۆ خۆیان ئەزمونێکی دوور و درێژیان هەیە بێگومان ئەم بەریەککەوتنە کاریگەریەکی زۆری ئەبێت با بڵێن ڕەهەندەکانی کردنەوەی ئەم جۆرە پێشانگایە یاخود گرنگیدان بەم جۆرە پێشانگایە لە چیە؟ بەڕاستی گرنگەکەی ئەوەیە کە ئێمە بەڕاستی ئەم ڕۆکە بەشداریمان لەو پێشنگایە کردووە نزیک بوونەوەیشی تایبەت بوو بۆ هونەرمەندان ئەو شانزە هونەرمەندە کە بەیەکە بوون لەوانی ماوەیەکی زۆر یەکترمان نەبینی بێت. ئێشە لەو بەڕێزانە عەدنان کەریمەکە من وەکو خۆم بەیەکەوانە خوێندکاری پەیمانگای هونەر جوانەکان بووین یەکەم مۆزوی پەیمانگای جوانەکان بەیەکەوە من بەیانی تقریبا بە 35 ساڵ شتێکی یەکترمانە بێ بەڵام لە پێشنگاکە یەکترمانەوە ناسیێنە پێشتریشان مەسەن بێ چەند ڕۆژێکەوە پێشتر کە بەشداری بۆ پێشنگاکە بکەین یەکترمان بدێدن یەکترمان کردەوانی هەم دیسابێتی شاد بووینەوەیە ئەمە ئەمەیەکێکە خۆی لە خۆی دای بەڕاستی ناساندنیش ترە لە بنێوان هونەرمەندەکانی ترە ئێستا من هونەرمەندەکانی لەوانەیە هەولێرم لە ناسی بەڵام ئەمڕۆ بەشداری بوون بە یەکترمان لێرانە بە یەکتری شاد بووین. زۆر ڕاستە پلانتان هەیە بۆ ئایندەش هەمان پێشانگا بە هەمان شێوە بکەنەوە بەڵام بە شێوەیەکی گشتگیرتر پارچەکانی تری کوردستانیش لە خۆ بگرێت. بەڵێ خۆشحاڵم بەڕاستیەکەی من بەسەر ئەم ڕۆژ کە بەشداریان داوەنامەی تایبەتیان بۆ هاتوەکو لە بەشداری پێشنگایش تر بکەین کە بەڕاستی کە زۆربەی هونەرمەندەکانی هەموو لەوانەیە پارچەکانی کوردستانی تریشی تیا بەشداری تیا بکەن خۆشحاڵم بەڕاستیەکەی ئەم پێشنگایانە بەردەوامی پێ بدرێت و دوای ئەوە بتواندرێت کە بەڕاستی چۆن ئەڵێ بەشداری پێکردنی هەموو بەشەکانی تری کوردستان لە بەشەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشوورەکەمان بەڕاستی هەرهەمووی بەیەکەوانە کۆکاتەوانێ و لە پێشنگایەکی گشتگیرا بێت. زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر بەڕێز ئارەس حەسەن شێوەکار. زۆر سپاس دەکەم خۆشحاڵم.